دزەکردنی راپۆرتێکی ناوخۆیی و نهێنی پارتی کرێکارانی بەریتانی ئەو پارتەی هێنایە لەرزە چونکە بەپێی ئەو راپۆرتە دەردەکەوێت کە ڕێبەری پێشووی پارتەکە جێرمی کۆربن تەنیا بەهۆی هەڵبژاردنەکانەوە لە سەرۆکایەتی پارتەکە دوور نەکەوتوەتەوە بەڵکو بەهۆی پلانگێڕی ناوخۆییەوە بووە کە لەوەتەی بووەتە ڕێبەری پارتەکە لە دژی بەڕێوە براوە ئەوەش بۆ ئەوەی بە هەر نرخێک بۆ ناوبرا و دوور بخرێتەوە ئەو راپۆرتە کە لەلایەنێکی نادیارەوە دزەی پێکراوە بۆ میدیا چەند مانگێک لەمەوبەر و پێش دوورکەوتنەوەی کۆربن لە 800 لاپەڕەدا ئامادەکراوە ئەوەش وەکو پاشکۆیەکی لیژنەی مافی مرۆڤ و یەکسانی دەرکراوە راپۆرتەکە هەموو ئۆتۆمەتانەی دژ بە سامیبوونی جێرمی کۆربن پوچەڵ دەکاتەوە لەو بارەوە دەڵێت هیچ بەڵگەیەک نییە کە ڕێبەری پارتەکە دژی سامی بێت یان ڕێگەیەکی لەو شێوەیە گرت بێتە بەر بۆیە لەگەڵ بڵاوبوونەوەی راپۆرتەکەدا ئەو پرسیارە دەکرێت کە بۆچی ئەم جۆرە راپۆرتە گرنگانە دەشاردرێنەوە بە تایبەتی لە کاتی هەڵبژاردنەکانی ئەم دواییەدا کە هەڵمەتێکی چاواشەکارانی گەورە لە دژی کۆربن بەڕێوە برا. راپۆرتەکە ئاشکرای دەکات هەندێک لە سەرکردەکانی ئەو پارتە کاریان کردووە بۆ ئەوەی کۆربن لەو هەڵبژاردنەدا تێک بشکێت نەک هەر ئەوەش بە تەواوی هێزیان هەوڵیانداوە بۆ شکستی هەڵمەتی هەڵبژاردنی پارتی کرێکاران. راپۆرتەکە ماژەی باد لێدوانە نیهێنیەکانی هەندێک سەرکردەی پارتەکە کردووە کە جەختیان لەوە کردوێتەوە کە هەر ڕووداوێکی خراپ بۆ پارتەکەیان ڕوو بدات ئەوان خۆشحاڵ دەکات چونکە ڕێخۆش دەکات بۆ لادانی کۆربن. راپۆرتەکە ماژە بەنامەی واتساپی گەورە سەرکردەکانی پارتەکە دەکات ئەوەی کاری بە بەرنامەیان کردووە بۆ ئەوەی پارتەکەیان لە هەڵبژاردنی 2017دا بیدۆڕێنێت تا بەو هۆیەوە کودەتای خۆیان بکەن. دوای ئەوەی ئەنجامی ئەو هەڵبژاردنە بە قازانجی کۆربن تەواو بوون زۆربەیان تووڕێی خۆیان ڕاگەیاند چونکە لە هەوڵەکانیاندا مایەپووز بوون تەنانەت ئەو پلانگێڕیە لەبارەی سەرەکی پارتەکەدا کاری بۆ کراوە ئەوەش بەوەی کادیران و بەرپرسانی هەڵمەتی هەڵبژاردن هیچ هەوڵێکیان نەداوە بۆ سەرکەوتنی پارتەکەیان بەڵکو بەپێی راپۆرتەکە وەکو کەسانی نامۆ بە پارتەکەیان ڕەفتاریان کردووە. راپۆرتەکە جەخت لەوە دەکاتەوە بودجەی دیاریکراو بۆ هەڵمەتەکە دراوە بە کەسایەتیەنەیارەکانی جێرمی کۆربن کە بە باڵی ڕاستڕە و ناسراون ئەوانیش بە ئەنقەست زانیاری دروستیان نەگەیاندۆتە سەرکردایەتی پارتەکە. راپۆرتەکە ئاشکرای دەکات بەرپرسێکی باڵای پارتەکە لە دوای دەرچوونی ئەنجامی هەڵبژاردنەکانی 2017 لە نامەیەکدا بۆ هاوڕێکانی بێزاری خۆی لە سەرکەوتنی پارتەکەی بەسەر پارتی پارێزگاراندا ڕادەگەێنێت و دەڵێت ئەوە نەبوو کە 2 ساڵ بوو هەوڵمان بۆ دەدا واتە لەو ماوەیەدا هەموو هەوڵیان بۆ شکستی پارتەکەیان بووە تەنیا بۆ لادانی کۆربن تەنانەت زۆربەی داهات و بەخشینی دارایی ئەندامان بۆ شکستی پارتەکەیان بەکارهێناوە. هەروەها ئەو تۆمەتبارکردنانی کۆربن بە دژایەتی سامی لەلایەن ئەو باڵی پارتەکەەوە پەرەی پێدراوە و ڕێگریان کردووە لە هەر لێکۆڵی نوێک بۆ گەیشتن بەڕاستیەکان ئەوەش بۆ ئەوەی پارتەکە بەگشتی و کۆربن بە تایبەتی بەو تۆمەتەوە لە کەدار بکەن وەکو بڵێ کۆربن لە پشتی دژایەتی سامی و ئەو کەسانەوەیە کە پەرەی پێدەدەن. مونای ئیسحاقی پاڵێوراوی پارتی کرێکاران لە ناوچەی کینزینتۆنی ناوڕاستی لەندەن ڕای دەگەیەنێت لەوەتەی کۆربن هاتووە سەربازگەی تۆنی بلێر لە ململانێدایە بۆ دژایەتی. مونا بڕوای وایە کۆربن بازی هەڵوێستە مرۆڤایەتیەکانی دەدات لەبارەی کەمینەکانەوە وەکو کەمینەی موسڵمانان کە پێشتر لە سەردەمی تۆنی بلێردا خەونیشان پێوە نەدەبینی ببینە کاندید. تەنانەت دوا مافی موسڵمانەکان لە پارتەکەدا قبوڵکردنیان بوو بە کاری خۆبەخشانە. نهێنی دژایەتی کۆربن و ئەو جەنگە ناڕەوایی لەگەڵیدا کرا هەڵوێستی ناوبراو بوو لە کێشەی فەڵەستین بەرزکردنەوەی ئاڵای فەڵەستین لە کۆنگرەی پارتەکەیدا نارەکانی لە ناوخۆی پارتەکە و دەرەوەیدا یەک خست بۆ دژایەتیکردنی و دوجار تێکشکاندنی. We will recognize a Palestinian state as soon as we take office.